لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحال لوانەی سیویەک لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێ وەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون الذي جعل لكم الأرض فراشا والسماء بناء وأنزل من السماء ماء فأخرج به من الثمرات رزقا لكم فلا تجعلوا لله أندادا وأنتم تعلمون. بەڕێ خۆشەویستان و کلێوانەی ڕابردوو لە خزمەت ئەو دوو ئاەتەدا بووین کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە بانگەواز لە بۆ خەڵکی دەکا بەگشتی بۆی کەوە بەندایەتی لە بۆ خوای گەورە بکەن سوبحانەهو وتەعالە لە بۆ ئەو زاتەی کەوە ئینسانەکانی هینایتە وجود ئەوەل و ئاخر هەر خوای گەورە هینایتە وجود. ئەوجا دەفەرمی لەو هەندێک عیبادەت بکەن تاوەکو بگەنە منزیلەتی تەقوا و تاوەکو بەهۆی ئەو عیبادەتەوە پارێزراو بن لە سزا و عەزابی خوای گەورە سوبحانەهو وتەعالە. و لە دوای ئەوە هەر عەینی خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە درێژەی ئاەتی یەکەم لە ئاەتی دووەمیش باس لە مبەرڕاتی عیبادەت دەکا ئەو خوایە شانی پەرستنەکەوە ئێمەی خەڵق کردێ ئەوەی پێشی ئێمەش خەڵق کردێ و هەروە هەر ئەو زاتەیە کەوە ئەو زەویەی لە بۆ ڕاخستینە و ئامادەی کردێ لە بۆ ژیانی ئێمە و ئەو ئاسمانی کەوە وەکو قوبەیەک و وەکو خیوەتێک ئێمە دادەپۆشێ. ئەوجا خوای گەورە سوبحانەهو وتەعالە باز لە ڕزق دەکا ئەو خوای کەوە لە ئاسمانەوە باران دەبارێنی و هەروەها لە زەویدا ڕزقمان پێدەبەخشی لە نەتیجەی ئەو بارانەدا. ئەوجا دەفەرمیتن هاوڵ و هاوتا لە بۆ خوای گەورە بڕیار مەدەن لە کاتێکدا کە دەزانن خوا سوبحانەهو وتەعالە شەریکی نییە نە لە خەڵقی نە لە مولکی نە لە تەدبیری دەی لە بۆ پەرستنی شەریک لە بۆ خوای گەورە بڕیار مەدەن. بەڵێ خۆشەویستان ئیتر زانایان لە تەفسیری ئەو دوو ئاەتەدا هەندێک لەوان وەکو ئیمامی ڕازی ڕەحمەتی خوای لێبی ئیشارەت لێ ئەوە دەکاتن دەفەرمی لەو دوو ئاەتە ئیشارەتی تێدایە بەڵگەی تێدایە لەسەر لە بۆ ڕەدی ئەو کەسانی کە وەلعیاذ بالله ئینکاری وجودی خوای گەورە دەکەن. دیارە مەسەلەی ئینکاری وجودی خوای گەورە سوبحانەهو وتەعالە مەسئەلەیە کە هیچ کەسێک نییە ئینکاری وجودی خوای گەورە بکات مەگەر ئەو کەسە مەسخ بووبی لە فیترەتەکەی کە خوای گەورە لەسەری دروستی کردێ. ئەگەر نە کەسی کافر و مشریکیش بە بەڵگەی چەندین ئاەت کە لێیان بپرسرێت چێ ئەنگۆی دروست کردیە چێ ئاسمانەکان و زەوی دروست کردێ وەکو لە چەندین ئاەت هاتیە دەڵێن ئەڵڵا سوبحانەهو وتەعالە. مەسەلەی وجودی خوا مەسئەلەیە کە هیچ عەقلێکی سەلیم هیچ منطقێک هیچ واقعێک ناتوانێت ڕەفزی بکات و قەزیەکی بەڵگە نەویستە. ئەو هەموو ئاەتە لە وجودەی هەر یەک لەوانە بگری وەکو شاعر دەڵێ وەلەهو فی کولی شەیئین ئایەتون تەدل عەلی ئەنەه واحید و هەر شتێک تەماشا بکەی لە نەفسی خۆمان و لە کچکەترین زەڕە لەو وجودەی هەتاوەکو گەورەترین مەجەڕە هەر هەمووی بەڵگەن لەسەر نەک هەر وجودی خوای گەورە لەسەر وەحدانیەتی خوای گەورە لەبەرەوەی تەماشا دەکەی وحدەتێک لە نێوان خەڵقی ئەو هەموو مەوجوداتە هەیە هەر هەمووی لەسەر شێوازێک خوای گەورە بە نیزامێک خەڵقی کردیە کە بەڵگەی لەسەر ئەوەی یەک زاتەیە کە ئەڵڵایە هەم خالیقە و هەم واحیدە لە خەڵقەکەی سوبحانەهو وتەعالە. کەواتە مەسئلەی خەڵقی مەسئلەی وجودی خوای گەورە سوبحانەهو وتەعالە مەسئلەیەکی بەڵگە نەویستە. لێ لە تاریخی بەشەریەتیش کەسانێک نەبووینەکەوە ئینکاری وجودی خوای گەورە بکەن ئیلا لە فترەیەکی زەمانی مەحدود نەبی کەوا کەسانێک وەکو دەڵێ مەسخ بووینە لە فیترەتی بەشەریش ئەگەر نا ئەو مەسئلەیە ئەگەر کەسێک ئینکاری وجودی خوا بکە دەبی ئینکاری عەقلی خۆشی بکە دەبی ئینکاری هەموو شتێکی منطقی بکە. وەلعیاذ بالله خوا سوبحانەهو وتەعالە وجودی خوای گەورە سوبحانەهو وتەعالە قەزیەیەکە پێویستی بە بەڵگەهێنانەوە نییە. و یەک لەو بابەتانەی تریشکەوە لەو دوو ئاەتەدا هەندێک لە تەفسیرەکان وەکو ئەضواء البەیان کە ئیشارەت پێ دەکەن دەڵێن لەو دوو ئاەتەدا بەڵگەی زیندی بوونەوەی تێدایە. مەسئلەی زیندی بوونەوەش
وەکو باسمان کرد خۆشەویستان کە لە دوای ئیمان بالله مەسئلەی ئیمان بالآخرە، ئیمان بە ڕۆژی دوایی مەسئلەیە کە لە قورئانی پیرۆز زۆر تەرکیزی لەسەر کرایە، زۆر تەرکیز لەسەر کرایە لەبەرەوەی بەڕاستی ئیمان بە ئاخرەت قەزیەیەکە کەوا تەئسیری هەیە لەسەر تەفکیری ئینسان. ئیمان بە ئاخرەت مەسئلەیەکە تەئسیری هەیە لەسەر قسەکانی ئینسان، لەسەر کردەوەکانی ئینسان، کەواتە جیاوازی نێوان کەسێک کەوا ئیمانی بە ئاخرەت هەیە لەگەڵ کەسێک کە ئیمانی پێ نییە فەرقی بەینیان وەکو فەرقی بەینی عاد و ئاسمانە. لێیە مەسئلەی ئیمان بە ئاخرەت ئەو هەندە لە قورئانی پیرۆز تەسریحی پێکرا و باسی کرا و ئیشارەتی پێدرا. لە ئەضواء البیان ئیمام شەنقیطی ڕەحمەتوخوای لێ بدەفەرمێ لە تەفسیری ئەو دوو ئاەتەدا، لە تەفسیری ئەو لە خلال ئەو دوو ئاەتەدا بەڵگەی تێدایە لەسەر زیندنی بوونەوە. یەکەمیان کاتێکەوە خوای گەورە سوبحانه وتعالى ئیشارەت بەوە دەکاتن الذي خلقكم والذين من قبلكم، ئەو خوای کەوا ئەنگۆی بەدیهێنایەوە ئەوەی پێشین گۆشی بەدیهێنا، دەفەرمی خەڵقی ئینسان بەڵگەیە لەسەر زیندی بوونەوەی، خەڵقی ئینسان بەڵگەیە لەسەر زیندی بوونەوەی، وەکو خوای گەورە لە سوورەتی الرومدا باسی دەکاتن وهو الذي يبدأ الخلق ثم يعيده وهو أهون عليه وله المثل الأعلى في السماوات والأرض. أو ذاتي سبحانه وتعالى، أو ذاتي كوا دستي بكردي بخلقين جوي واتي كم زار أنجوي هنايت وجود أو زهر أو خواشة كوا زاري شيء كالدواء مردن تان للروج قيامة زنديتان دكاتوا وهو أهون عليه لزاري دوم كزنديتان دكاتوا آسان ترى لبوخوا. طبعا لبو خواي گەورە سبحانه وتعالى هیچ شتێک ئاسان و گران نییە، هەر هەمووی ئاسانە. إنما أمره إذا أراد شيئا أن يقول له كن فيكون، کەواتە هەر شتێک خوای گەورە بێ سبحانه وتعالى لە بینی کاف و نون وەکو زانایان دەفەرمون. بەڵام کە دەفەرمی وهو أهون عليه لەبەرەوەی با بڵێن مخاطبەی ئێمە دەکە، ئێمەی ئینسان لە با بڵێن کاروباری خۆشماندا هەر ئەوەندە زەحمەتە لە کاروباری ئینسان کاتێکەوە یەکەم شت یەکەم جار شتێک ئەنجام دەی لۆ جاری دووەم ئاسانتر دەبیتن. ئیتر خوای گەورە بە منطقی ئێمە قسەمان لەگەڵ دەکاتن سبحانه وتعالى. ئەگەرنا لە بۆ خوای گەورە وله المثل الأعلى في السماوات والأرض، کەواتە خەڵقی ئینسان یەکەم جار کە خوا خەڵقی کردیە سبحانه وتعالى لە توڕاب و لە خۆڵ و پاشان لە نوتفەیەک و ئیتر ئەو ئینسانە ڕێکوپێکەی کەوە هەمومان دەیبینین و هەست بە خۆمان دەکەین، ئەو جا بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا خوای گەورە بەتوانایە جارێکیت کە دوای ئەوەی مرد زندی بکاتەوە. کەواتە یەک لە بەڵگەکانی زندی بوونەوە مەسئلەی وجودی خۆمانە کەوا خوای گەورە خەڵقی کردینە، وەکو لە چەندین ئاەتیکەش ئیشارەت پێ دەکا. لێ وەکو لە سوورەتی یاسینیش دەفەرمی وضرب لنا مثلا ونسي خلقه قال من يحيي العظام وهي رميم. کەواتە ئەو کافرەی کەوا نمونە دەینتەوە لەسەر ئەوەی کەوا زندی نابیتەوە، لە کاتێکدا ئەو قسەیە دەکاتن کە خوای گەورە فەرمووە نەسیە خەڵقە، خۆی لە بیر چوو بوو، دروستبوونی خۆی لە بیر چوو بوو. ئەگەنا کو ئەو نمونەیە دەینیتەوە کەسێک خۆی لە بیر بی کە خوای گەورە بەو شێوەی هینایەتێ وجود لە دڵۆپە ئاوێک، ئایا ئەو کەسە بە خەیاڵیدا دێ وەالعیاذ بالله شەک و گومان لە توانایی خوای گەورە دروست بکە. کەواتە مەسئلەی بەڵگەی یەکەم لەسەر زندی بوونەوە کە لەو دوو ئاەتە وەردەگیرێ بەڵگەی خەڵقی خۆمانە کە خوای گەورە خەڵقمانی کردیە، بەڵگەی لەسەرەوەی کەوە خوای گەورە سبحانه وتعالى زندیمان دەکاتەوە. پاشان خوای گەورە سبحانه وتعالى باسی لە دروستبوونی زەوی و ئاسمان کرد کەوا وەکو جێگایە کە ئێمە تێیدا دەژین الذي جعل لكم الأرض فراشا والسماء بناء، ئەویشیان بە هەمان شێوە بەڵگەیە لەسەر زندی بوونەوە، بەڵگەیە لەسەر زندی بوون. لەبەرەوەی وەکو خوای گەورە فەرمێ لخلق السماوات والأرض أكبر من خلق الناس. دەفەرمی دروستبوونی ئاسمانەکان و زەوی لەلایەن خوای گەورەوە سبحانه وتعالى، دروستکردنی ئاسمانەکان و زەوی لەلایەن ذاتی الله سبحانه وتعالى گەورەترە لە دروستبوونی خەڵک. کەواتە خوای گەورە خوایەک بی بەتوانا بی ئاسمانەکان و زەوی بەدی بهێنێ، ئاسانە لای ئەو خوای سبحانه وتعالى کەوا جارش کە ئەو ئینسانە زندی بکاتەوە. و هەروها بەڵگەی سێیەم کە لەو دوو ئاەتەدا وەردەگیرێ کە بەڵگەیە لەسەر زندی بوونەوە کاتێکەوە خوای گەورە ئیشارەت بە باران دەکا، ئەو بارانێکەوە لە ئاسماندا بە فەرمانی خوای گەورە دەباری و دەبیتەمای ئەوەی فأخرج به من الثمرات رزقا لكم، ئەو ریزقەیکەوە وەکو بەروبوومەکانی زەوی لە نەتیجەی باراندا خوای گەورە پێمان دەبەخشی، ئەویشیان بەڵگەیە لەسەر زندی بوونەوە، بەڵگەیە لەسەر زندی بوونەوە. وەکو خوای گەورە لە چەندین ئاەت ئیشارەت پێکەوە لە بۆ نمونە ومن آياته أنك ترى الأرض خاشعة فإذا أنزلنا عليها الماء اهتزت وربت إن الذي أحياها لمحيي الموتى. کەواتە عین لەوێن دەرش خوای گەورە سبحانه وتعالى ئیشارەت بۆ دەکاتن
ئەو زەوەی کەوا دەبینی ڕق و ڕوتە وشک بوویتەوە کاتێکەوە خوای گەورە بارانی بەسەردا دەبارێنی ئەوجا ئەنواعی بەروبووم دەبەخشی و زندی دەبیتەوە لەوێن ئین الذی ئەحیاها لمحیی الموتى ئەو زاتێکەوە ئەو زەویەی لە پێش چاوتان هەموو ساڵێک کە دەمری وشک دەبیتەوە زندی دەکاتەوە بە باران ئەو خوای کەوا ئەو زەویەی زندی کردەوە خوای گەورە سبحانەهو وتعالە هەر ئەو زاتەیە کەوا مردیان زندی دەکاتەوە کەوا خوای گەورە مردی زندی دەکاتەوە کەواتە بەڕاستی وەکو لە ئەضوال بایان دەفەرمی ئەوانە بەڵگەن لەسەر زندی بوونەوە. پاشان لە کۆتای ئاەت کە دەکات کە فەرمی فەلا تەجعلوا لله ئەندادا وأنتم تعلمون خوای گەورە سبحانەهو وتعالە دەفەرمی ئەنداد بڕیار مەدەن لە بۆ خوا سبحانەهو وتعالە ئەنداد کە گوتمان جەمعی نیدە واتە مەثیل هاوشێوە عادەتەن بە کەسێک دەگوترێ نید لە بۆ بەرامبەرەکەی کاتێکەوە هاوشانی ویبی لە هێز و دەسەڵات لە کاتێشدا کەوا دژایەتی لەگەڵ ئەو بکە ئیتر فەلا تەجعلوا لله ئەندادا هاوشان لە بۆ خوای گەورە بڕیار مەدەن لە کاتێکدا ئەنگۆ چاک دەزانن هیچ قووەت و دەسەڵاتێک نییە ببتە نید و مەثیل لە بۆ خوا سبحانەهو وتعالە. ئەوجا مەسەلەی شرک بەڕێزان مەسەلەی شرک کە لێرەدا خوای گەورە سبحانەهو وتعالە باسی دەکاتن و ئیشارەت پێددا مەسەلەیەکی زۆر زۆر گرنگە کە پێویستە خۆمانی لێ بپارێزین لەبەرەوەی هیچ کەسێک وەکو باسیشمان کرد لە وانەکانی ڕابردوو هیچ کەسێک خوای گەورە سبحانەهو وتعالە لە ئاگری جەهەنەم نەجاتی نادا ئەگەر شەریکی لە بۆ خوای گەورە بڕیاردابی بەڵکو خوای گەورە بڕیاری نهایی ئەوەیە کەوا خوای گەورە ئەو کەسێک کەوا شەریکی لە بۆ بڕیاردا هەتا لە جەهەنەم دەهێڵیتەوە بەهەشتی لێ حەرام کردێ کەواتە مەسئلەیەکی زۆر زۆر گرنگە لێ پێویستە کەمێک باسی بکەین هەرچەندە لە ئاەتەکانی داهاتوو بە پشتیوانی خوای گەورە زۆر باس لەو بابەتە دەکات بەڵام کەمێک لێرەدا هەروەستەی لەسەر دەکەین. دیارە شرک ئەوەی کەوا پێویست خۆمان لێ پارێزین زانایان بەگشتی بە چەند شێوەیەک تەوزیعیان کرد و تەقسیمیان کردێ دەفەرمون یەک لەو تەقسیماتانە دەفەرمون شرکی خەفی و شاراوە هەیە شرکی ظاهیر و دیار هەیە. شرکی خەفی ئەوەیە کە وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیشارەتی پێددا کە لە حەدیثێکدا دەفەرمیتن ئەخوەف ما ئەخاف عەلەیکم الشرک الخەفی زیاترین شت کە لێی بترسێم لەسەرتان ئەوەی الشرک الخەفی لێی پرسیار کرا شرک الخەفی چێ فەرمی الریا ڕیایی واتە شتێک بکەی بەس لە بۆی کەوا خەڵک بتبینی ئەوە شرکی خەفیە ئەوجا ئەگەر ئەو کەسە هەر ئەسڵەن بەنیازی خەڵکی بکە ئەوە شرکی ئەکبەرە بەڵام ئەگەر لە بۆ خوا دەیکا لە بۆ خوا ئەو عیبادەتە ئەنجامدا بەڵام کە دیتی کەسێک دەیبینی هەوڵ دەدات جوانتر خۆی نیشاندا لە پێش ئەو کەسە نوێژێکی دابەستا کە هەستی کرد کەسێک هاتە ژوورێ حەز دەکات نوێژەکەی لە بەخاتری ئەو کەسە درێژتر بکاتەوە زیاتر وانیشتامدا خشوع و خضوعی تێدا ئیتر بەڕاستی ئەو شرکی خەفیە خوا پەنامان بدە پێویستە خۆمان لێ پارێزین کە ئەوە وەکو گوتمان شێوازە شاراوەکەیتی ئەگەر وەکو گوتمان ئەگەر لە ئەسڵەوە هەر لە بۆ خوا نەیکا لە بۆ خەڵکی بیکە ئەوە شرکی ئەکبەر و ماڵی وێرانە ئەوەی تریان شرکی خەفی ریایە ئەو ریایەش کە گوتمان مەبەستی خواشی هەبی مەبەستی خوای هەبی و ئەو جا دوایەش تەسیراتی خەڵکیشی لەسەردا هەبیتن ئەوە بەڕاستی ئەویشیان موسیبەتێکی گەورەیە لە کەبائیری گوناهەکانە خوای گەورە پەنامان بدە. پاشان لە شرکی ظاهر ئەوەی کەوا ئاشکرایە زانایان دەکەنە دوو باش شرکی ئەزغەرمان هەیە شرکی ئەکبەرمان هەیە ئەوجا لەوانەش بابن هەرێک لەوانە قەولی و فعلی هەیە بابنێن شرکی ئەزغەر قەولیمان هەیە فعلیمان هەیە شرکی ئەکبەر قەولیمان هەیە فعلیمان هەیە دیارە یەسیر الڕیا ئەوەی کەوا ڕیاییەکی کەمە ئەوە گوتمان شرکی خەفی و شاراوەیە بەڵام ئەزغەریشە بەڵام ئەگەر بە تەواوەتی ئەو کەسە هەر نیەتی غەیری خوابی ئەو هەر شرکی ئەکبەرە خوا پەنامان بدە. شرکی قەولی با بڵێن ئەوەی کەوا کچکە و بە زمان دەکرێت وەکو الحلف بغەیر الله واتە سوێند خواردن بە غەیری الله سبحانه وتعالى و هەروەها کەسێک کە بڵێ ما شاء الله وشئت ئەوەی خوا بیەوێ ئەوەی ئەتوش بتەوێ نەڵێ ما شاء الله ثم شئت ئەوەی خوا بیەوێ پاشان ئەتوو بتەوێ طبعا ئەوە بە پێغەمبەری گوترا صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی طبعا ئینکاری لێ کرد و ئەوە فەرمووی مەڵێ ما شاء الله وشئت بەڵکو ما شاء الله ثم شئت ثم واتە لە دوای ئەوەی کە خوا لە پاشی خوا سبحانه وتعالى ئەوە ئەتوو چت دەوێت یاخود دەڵێ با بڵێن پشتم بە تو بەست پشتم بەخوا بەستا و بە تو بەستە ئەوە شرکی قەولیە شرکی قەولیە پشتم بە تو بەستا و پشتم بەخوا بەستا و پشتم بە تو بەست نا پشتم بەخوا بەستا سبحانه وتعالى ئەو جا لە پاشانیش
ئەوەی کە لە توانات دێ ئەتوش پشتم پێت بەستا لە قەدەر ئەوەی کەوە لە تواناتدا هەیە ئەگەر نا پشتم بەخوا بەستایە سوبحانه وتعالى. ئیتر بەو شێوەیە ئەوە شرکی ئەزغەر با بڵێن قەولی. شرکی ئەزغەری با بڵێن ئەوەی کەوا فعلی بی وەکو کەسانێک مەسەلەن پەڕۆکێک کەسێک لە دەستی دەئاڵێنی بەنیازی ئەوەی کەوا شیفای لۆ بێ لە فلانە نەخۆشی. شرکی ئەزغەری با بڵێن فعلی ئەوە بەکردەوەیە شرکی ئەزغەرە وا تێدەگاتن ئەو خێتەکەوە لە دەستی دەبەسترێکەوە ظاهرەن هیچ سەبەبێکی شەرعی نییە و سەبەبێکی قەدەریش نییە و سەبەبێکی ظاهر نییە. مەسەڵەن ئێستا کە دەرمان دەیخۆین ئەو دەرمانێک کە دەیخۆی سەبەبێکە لە بۆ شیفای نەخۆشی ئەگەر خوا ئیزن لەسەر بی. خۆ ئەوی شیفا نییە سەبەبێکە لە بۆ شیفا چکو ئەگەر وا بە هیچ کەس نەدەمرد دەرمان متەوەفرە بەڵام ئەو دەرمانە سەبەبێکە لە بۆ چاکبوونەوە ئەگەر خوا ئیزنی لەسەر بی سوبحانه وتعالى ئەگەر خوا ئیزنی لەسەر بی بەڵام سەبەبیشە سەبەبە بەڵام ئەو پەڕۆکە یاخود دوعاکردن لە بۆ هەر نەخۆشیەک بەو دوعانەی لە قورئان لە سونەدا هاتیە ئیتر ئەو سەبەبێکە بۆ چاکبوون ئەگەر خوا ئیزنی لەسەر بی سوبحانه وتعالى شیفا دێتن. بەڵام ئەگەر کەسێک شتێک بەکاربێنیتن کەوە نە ظاهرەن شەرعەن ئەوە سەبەبە لە بۆ ئەو قەزیەی نە بە حساباتی مادی و دنیەوی خوای گەورە ئەوەی کردە سەبەب لە بۆ ئەوەی تریان ئەو کەسە عینەن توش شرک دێ. مەسەن ئەو پەڕۆکێکەوە لە دەست ئالێنی نە شەرعەن ئەوە سەبەبە لە بۆ چاکبوونەوە نە بە حساباتی طبیش ئەوە سەبەبە لە بۆ چاکبوونەوە کاتە لەو حاڵەتە ئەوە شرکێکی فعلیە خوا پەنامان بداتن. و هەروەها مەسەلەن ماچکردنی هەر بەردێک غەیری حەجەر الئەسوەد ماچکردنی هەر بەردێک غەیری حەجەر الئەسوەد طبعا ئەویشیان ئەگەر بەبێ قەزدیش ئەوەی بکاتن باوری ماچی بکاتن ئەوە غەیری حەجەر الئەسوەد کە پێیان سۆسم ماچی کردێ ئەوە دەبیتە شرکی ئەزغەر. بەڵام ئەگەر بە قەزد ماچی بکاتن بە قەزد ماچی بکات واتە قەزدەن ماچی ئەو بەردە بکاتن وا تێبگاکەوە نەفعی لۆ دەینی یاخود زەرەری لێلا دەبا ئەوە دەکەوتە بابی شرکی ئەکبەر کە خوا پەناماندا ئەویان قەزیەکی گەورەترە و دیارە شرکی ئەکبەریش شتی دیکە هەیەکەوە دەکەوتە بابی شرکی ئەکبەر لەبەر تەوابوونی کات لێرە دەوەست بە پشتوانی خوای گەورە لەوانەی داهاتوو ئینشاء الله تعالى زیاتر درێژە وابەت دەین. لەخوای گەورە دەپاڕێنەوە خوای گەورە لە ئەنواعی شرک بمان پارێزی بمان ڕانزێنتەوە بە تەوحید و هەروە پێداویستەکانی تەوحید تاوەکو لە نەتیجەدا بەختەوەری دنیا و قیامەت بەدەست بینین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون